خەڵاتی کارۆ یەکێک لە خەڵاتە ئەدەبیە هەرە تایبەتەکانە کە ساڵانە ئەبەخشێتە قەڵەمێکی جوان و تایبەتی نێو ئەدەبیاتی کوردی بۆ ئەم ساڵ خوری چوارەمی ئەم خەڵات و ئەم چالاکیە بەڕێواچێت دیارە وەک وەفایەک بۆ یەکێک لە نووسەر و یەکێک لە قەڵەمە هەرە تایبەت و جوانەکانی نێو ئەدەبیاتی کوردی یەکێک لەو نووسەرانەی کە بەداخەوە کۆچی دوایی کرد لەم ساڵ و بێگومان یەکێک بلۆ نووسەرانەی کە خاوەنی چەندین مەرهەمی زۆر تایبەت و ناوازە بووە لە نێو کتێبخانەکانی کوردستانە بە شێوەیەکی گشتی ئەویش بەڕێز دکتۆر معرف عومەرگوڵە کە خەڵاتی کارۆ ئەم ساڵ بڵین ئەبەخشێت یەکێک لە کەسایەتی هەرە دیارەکان کەش بەڕێز حەکیم مەلا ساڵحە و خەڵاتەکەش بێگومان ساڵانە بەردەوامی هەیە گفتوگۆکەم لەسەر تەواوی چالاکیەکە و گرنگی خولی ئەم ساڵ کە لەژێر ناوی دکتۆر معرف عومەرگوڵایە بێگومان لەگەڵ زۆر بەڕێز ئاتا محمود کە بەڕێزیان سەرپەرشاری خەڵاتی کارۆن کاگە تا سلااو لێ بێم کاتت باش بێت سلااو لێوە هەم کاتێکتان باش سلااو لە بینەرانی کورسان زۆر بەخێر بێ زۆر سپاس با لە خەڵاتی کارۆ خۆیەوە دەست پێ بکەم لەگەڵتا بەڵێن بیرۆکەکەی لە چیەوە هات و چۆن بیرتان لەوە کردەوە ئێوە وەکو سەرپەرشتیارانی خەڵاتەکە کە ساڵانە خەڵات ببەخشن بە کەسایەتێک و ئەوەی کە منیش ئەزانم تەواوی ستافەکان هەمویان نووسەر و هەمویان ڕووناکبیرن تاوی کەسانش کە خەڵاتەکە بەڕێوا بن ڕاستە سەرەتا سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورسان مەگەزین سپاس بۆی کە لە پێشێکەکەدا بیرەوەت هەبوو ئاماژت بە ئەوە کرد خولی ئەم ساڵ بە ناوی دکتۆر معرف عومەرگوڵەوەیە دکتۆر معرف هاوڕێ و هاوکارێکی ئێمە بوو لە پرۆژەی خەڵاتی کارۆ ئەم ساڵ ئێمە پێمان خۆش بوو وەک وەفایەک بۆ گیانی نەمری دکتۆر معرف عومەرگوڵ خولی چوارەمان بە ناوی ئەوە بێ بیرۆکەی خەڵاتەکە ئەگەڕێتەوە بۆ 4 ساڵ لەمەوبەر 4 ساڵ لەمەوبەر بە دیاریکراوی لە پاییزی ساڵی 2009دا یادی 20 ساڵی دامەزرانی چاپخانەکەمان بوو من بیرۆکێکی وام هەبوو لە لای سێ هاوڕێی خۆم بیرۆکەکەم باس کرد ئەوانیش بەڕێزان کاک کامەران سوبحان و کاک ئارام سەدیق و کاک محەممەد کوردۆ بوون کە هەرچێکیان خۆیان نووسەرن و هاوڕێمانن من بیرۆکەکەم بۆ باسکردن وتم ئێمە ئەم ساڵ ساڵیادی دامەزرانی چاپخانەکەمان بۆ شێ بکەینەوە کە ڕێزدێنان بۆ نووسەرێ بکەین و کتێبێکی بۆ چاپکەین هەرچێکیان بیرۆکەکان پێ باش بوو و بەڵێنی پشگیریاندا بۆیە داوام لێکردن ساڵ یەکەم هەرچێکیان خۆیان وەکو ئەندامی لیژنە دەست بەکار بن و نووسەرێک دەستنیشان بکەن تاکو ئێمە ئەو کاری بۆ ئەنجام دەین. کارەکە بەم شێوەیە دەستمان پێکرد لە ساڵی 2009 زۆر جوانە کاگاتا کەوەی کە تەواوی ستافەکە هەمویان بەشێک لەو بڵین گرنگی کە بدرێت بە نووسەرێک ولا نووسەر هاوڕەکانی خۆیەوە هەڵبژێت و کتێبێکی بۆ چاپ بکرێت ئێمە بەبەست بەڕاستی ئەو کارەمان کردووە پێمان خۆش بووە ینی بەتەنها ئێمە نەبین کەم ئیشەکەین ئەگەر ئەم کارە با بڵین شانازیەکی بچوک بە ئێمە بڕێ لەم کارە پێمان خۆشە و شانازیە بەشی هاوڕەکانیشمانی تیاابێت بەشی نووسەرانیشیان تابێ هەموو جارە وتومانە ئێمە بەبێ نووسەران بەبێ هاوڕەکانمان ناتوانین شان بینە بەر ئەو کارە قورسە ئەگەر هاوکاری ئەوان نەبووە ئێمەش هیچمان پێ ناکرا. باش لێرە پرسیارێکم بۆ دروست بوو بێگومان چالاکی ئەدەبیەکان زۆرن بە خۆشحاڵی و شاری سلێمانی بە بەردەوامی چالاکی ئەدەبی و هونەری هەیە. چی خەڵاتی کارۆ جیاکاتەوە لە خەڵاتە ئەدەبیەکانی تر؟ خەڵاتی کارۆ تایبەتمەندێتێکی خۆی هەیە یەکێک لەو تایبەتمەندیەتیانە بەڕای من ئەوەیە کە من باوەڕم وایە یەکەم جارە کە چاپخانەیە کە لە بواری کەرتی تایبەتە ئیشەکە و کاری بازرگانی و بزنسەکە و بژێوی ژیان و معیشەتی کارمەندەکانی لەسەر ئەم پیشەیە لە هەمان کاتە بیر لەوە ئەکاتەوە کە کارێک بکە لە بواری فەرهەنگی و لە باری کولتوریە ڕەنگە خەڵاتی کەمان هەیە خۆشبەختانە لە دوای خەڵاتی کارۆ کۆمەڵی خەڵاتی کە لە شاری سلێمانی ڕاگەنرا و دەست بەکار بوون و کەەوە مای دڵخۆشی ئەمەیە بەڵام ئەوانە زیاتر ڕەنگە خەڵاتی دەستگا و دامەزرا و ناوەندە ڕۆشنبیری و ئەدەبیەکان بوون ئەوەی ئێمە خەڵاتەکە تایبەتە کە خەڵاتەکە کەرتێکی شوێنێک کە کەرتی تایبەتە سپانسەری ئەم خەڵاتەکە و سەرپەرشتی خەڵاتەکە کە ئەوەی کێکە لەو تایبەت مندیەتیانی خۆی دوو هەم تایبەت مندێتی ئەوەیە کە ئێمە هەڵمانداوکو لە پێشکی ئاماژەمان پێکرد بەشی زۆری کارەکانی نووسەران خۆیان بەڕێوەی بەرن وەکو ئەوەی سێ نووسەر ئەندامی لیژنان بە پرس و ڕاوێژ لەگەڵ ئەواندا کاندیدی ساڵ دیاری دەکرێت سەرنجی تێبینیەکانی ئەوان بە هەند وەردەگیرێ جگە لەوە کۆمەڵێک مەرچێ بۆ ئەوەی کە نووسەرێک دیاریگەم تاوکەم دواتر بێ مەسەرەوە ینی یەکتر لەو تایبەتمەندێتیان ئێمە هەوڵە دێن نووسەرێک خەڵاتەکە پێشکەشکە و نووسەرێک یا میدیاکارێکیش مەراسیمەکە خودت کۆڕەکە بەڕێوەبەرێ جگە لەوانە لەگەڵ شێوەکارێکە قسەکەین کە خەڵاتێک ئامادە بکە بۆ کاندیدەکە
و هەوڵە دێن هەموو ساڵێک لە مەراسیمەکانە بڕگەیەکی مۆزیکیشمان هەبێت ئەمەش جۆرێکە ینی لە تێکەڵکردن لە ئاوێتەبوونێکی بواری کتێب و نووسین و بەڵێ ئەوەش هەر بەمەبەست بەڕاستی و کارمان کرد پێمان خۆشیانی ئەمە کاتێکاڵین ڕێزێنان بۆ کەسێکەکەین ڕێزێنانەکە ڕاستێکە کتێبێکی بۆ چاپەکەی ئەوە مای دڵخۆشیە بۆ نووسەر خۆشترینشت بۆ نووسەرەوەی کاتێک کە کتێبەکانی چاپە بێەوە کتێبەکانی بڵاو ئەبێتەوە خەڵک خوێنێتەوە ئەوە خاڵێکی جاوی بۆ نووسەر مای دڵخۆشێتی لە هەمان کاتیشە ئەگەر هەوڵ بدەین لە ڕێشەوە کارێکیشەوە خەڵاتێکی بۆ ئامادەکەین ئەوەش هەر بۆ ئەو مای دڵخۆشیەوە ئەگەر بڕگەیەکی مۆزیک هەبێت لە مەراسیمەکە بێگومانەوەش هەربێتە دڵخۆشی بۆ لە هەمان کاتشانی تێکەڵکردنی دنیای ئەدەب و نووسین و دنیای هونەر بەلای ئێمە کارێکی جوان و کارێکی شایستێ دەستخۆش پرسیاری ئەوم کرد کە مەرجەکان چین بۆ هەڵبژاردننی کەسایەتیەک بۆ ئەوەی کە ببێتە خاوەنی خەڵاتی کار. وەڵا وەکو مەرج پێم خۆش نییە بڵێم مەرج بەڵام کۆمەڵێک خاڵ هەیە توانین بڵێن ڕەچاوی ئەو خاڵانە ئەکەین ئەمە ڕەنگە پرسیاری زۆر کەسی تر بێ زۆر جاری کۆ پرسیاریان کردووە دەرفەتی شیوان نەبووە با بڵین وەڵامی ئەو پرسیار بدەین و ئێستا پێم خۆشە کە لە کورساتەوە خەڵکێکی زۆر بینەری بەرنمەکەیە گوێی لە وەڵامەکە بێ گوێویستی وەڵامەکەمان بن چەند خاڵێکەیە کە ڕەچاوی ئەەکەین وەکو ڕەچاوکردن یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە ئێمە پێمان خۆشام کارە بۆ نووسەرێ بکەین کە خۆی لە ژیاندا ماوە یعنی زۆر جار ئێمە پێشنیارمان بۆ کراوەتوانە کتێبێکی زۆر گرنگ و باش هەیە لە بەرگرنگی کتێبەکە پێشنیارەکەین ئەوە بکەن بە پاڵێوراوی بە چاپکراوی خەڵاتی ساڵ و ئەتوانن کە سوکاری باڵین نووسەر کۆچکردوەکە بانکەن ڕێزێنانەکەی پێبەخشن بەڵام ئێمە وتوانە لە ساڵی یەکەمەوە ئێمە بڵین ئەومان کرد بە دوورشم کە با زیندوو کوژی مرد و پەرز نەبین با ئەو نووسرانەمان تا لە ژیاندان گرنگیان پێ بدەین ڕێزێنانیان بۆ بکەین شێواز و ستایلی کارەکەی ئەمە بەو شێ ڕەنگە ئەوە بۆ شێوازی خەڵاتێکی کە گونجاوێ بەس بۆ ئێمە ئەومان کردو بە دروشم ئەو نووسرانی تا لە ژیانان گرنگیان پێ بدەین ئەمە یەکەم خاڵ کە گرنگە ئەوەیە ئەبێ نووسەرەکە خۆی لە ژیانە بێ ئەمە یەک دوو خزمەتی زمان و ئەدەب و فەرەنگی نەتەوەکەی کردبێ سێهەمین شتان هەوڵمانداوە ئەو نووسرانە بەسەر بکەینەوە کە چاپکردنی کتێب بۆیان کارێکی قورسە چونکە خۆتان نەزان ینی چاپکردنی کتێب کارێکی ئاسان نییە هەم لە ڕووی معنەویەوە با بڵین ئەوە هیلاکیکی زۆر بۆ نووسەر کاری تایپە کاری هەڵەچنیە کاری دیزایانی بەرگ و ناوەڕۆکە دواتر کاری چاپکردنەکەی کە ئەمە کات و وەخت و با بڵین هیلاکبوونێکی زۆری ئەوێ بۆ نووسەر جگە لەوەش لە ڕووی مادیشەوە ینی فشارێکی مادی بۆ نووسەرەکە کاتێکە ئەوێ کتێبێک چاپکە ئێمە هەوڵ بدەین ئەم دەرفەتە بۆ ئەو نووسرانە بێت کە بە زەحمەت کتێبیان بۆ چاپەکرێ وامان پێ باشوە ئەو نووسرانە بەسەر بکەینەوە کارەبوویان کارێکی قرس بوو لە هەمان کاتچە ئەو نووسرانی کە خزمەتیان کردەوە بەڵام تا ڕادێک دەتوانین بڵین لە پەراوێزدان وەکو پێویست گرنگیان پێنەدراوە ئێمە پێمان خۆشە ئەم نووسرانە ناویان بینینەوە ناو دەستگاکانی ڕاگەاندن و بەرهەمەکانیان بەبیرنەوەی تازە و گەنجەکان بێنینەوە زیاتر گرنگی بۆ نووسرانە بدەین کاگاتا لەگەڵ قسەکانمانە بەشێک لەو کەسایەتیانی کە بوونەتە خاوەنی خەڵاتی کارۆ بێگومان نمایش ئەکرێت بێتەوە سەر شاشەکە پرسیاری ئەو بابەتانەش ئەەکەمەوە پێم خۆشە باسێک لە یەکێک لە نووسرە هەرە دیارەکانش بەڕێز حەکیم مەلاساڵحە بۆ لە نێو نووسراوەکانی ئەوە ئەم کتێبە لەژێر ناوشانی نالی لە ڕوانگەکی ترەوە بۆ ئەمەتان بۆ چاپ کرد ئەمە لەژێر لەسەر پێشنیاری نووسەر خۆیەتی کا بێتە خاوەنی خەڵاتەکە یاخود کۆمەڵێک لە بەرهەمەکانی خۆی ئەنێرێت بۆ ئێوە ئێوەکێک لە بابەتەکان بۆی پرسیارێکی بەجێ ئێمە پێش ئەوەی بڕیار ئەوە بدەین کاکە حەکیم کاندیدی ئەمساڵ بێ ژانەرەکەمان دیاری کردو بوارەکەمان دیاری کردو کە بواری لێکۆڵینەوەی ئەم ساڵ ئێمە یەکەم بڕیارکەمان من پێشەوە ئەمێ ئاماژە بۆ بکەم کە لەم کارەدا من هەرخۆم بە تەنها نیم هاوڕێ برای خۆشەویستم کامەران سوبحان هاوکارێکی سەرەکی ئەم پرۆژە هاندەری سەرەکیمانە لەم پرۆژەدا هەر لە ساڵ یەکەمەوە خۆبەخشانە هەر 4 ساڵەکەەوە هاوکارمان بووە شێوازی ئیشکردنەکەی ئێمە بۆ شێوە بکە یەکەم ژانەرەکەمان دیاری کردو بوارەکەمان دیاری کردووە دواتر لیژنەمان پێگەێناوە ڕەنگەوەش پرسیارێک بێت کە با بڵین ئەندامانی لیژنەکە چۆن دەستنیشان دەکەین ئەوەش هەر من و کامەران کە دانیشتین گفتوگۆمان کردووە ئەو ئەندامانی کە بە لیژنە دامانداون ئەوەی کە بەلای ئێمە گرنگ بۆ ئەو بۆ کە بوارەکە بواری خۆیان بێ یعنی ئەم ساڵ بۆ نمونە ئێمە لە بواری لە کۆڵینەوە کارمان کردووە
ئەو سێ ئەندامە بەڕێزی کە ئەندامی لیژنەر خۆیان ساڵانێکە لە بواری لێکۆڵینەوە کار دەکەن ساڵی پێشووترمان کە لە بواری وەرجێڕاندا بووە بە هەمان شێوە ئەو سێ ئەندامە خۆیان لە بواری وەرجێڕاندا کتێبی چاپکراویان لیژنەکان کەواتە ساڵانە لەگەڵ بابەتی کە هەڵ ئەبژێرێت ئێوەش لە بەرەوەی بوارەکە ئەگۆڕێ کە بۆرەکە گۆڕێ ئەمانوێ ئەو لیژنانە اختصاص و تایبەتمەندێتی خۆیان بێ ئەمە وەکو سەرەتا کە باسم کرد کە لە پێشا بوارەکەمان دیاری کردووە دواتر کە هاتوین سەر ئەوەی کە چەند ناوێکمان دەستە بژێر کردووە ینی بۆ نمونە ئێمە کاتێک ئەم ساڵ بڕیارە دێن لە بواری لێکۆڵینەوەدا خەڵاتەکەمان هەوڵە دێن بە بێدەنگی خۆمان چەند ناوێک دەستە بژێرکەین کە لە بواری لێکۆڵینەوەدا بە شایستەی و خەڵاتەمان زانیوە ئەو چەند ناوەمان هێناوە ئێمە لەگەڵ لیژنەی خەڵاتەکە گفتوگۆمان لەسەر کردووە هەر پێنجمان واتە من و کاکەمەران و سێئەندامی لیژنەکە لەو چەند ناوە لەسەر یەک ناو کۆدەنگ بووین هەمومان کۆدەنگ بووین کە ئاخرشت لەسەر ناوی مامۆستا حەکیم کۆدەنگ بووین و ئاگاداری بەرهەمەکانیشی بووین ئاگادار بووین کە ئەو لێکۆڵینەوەیەکی هەیە بە ناونیشانی نالی لە ڕوانگەیەکی ترەوە کە خوێندنەوەیکی جیاوازی ئەوە بۆ شارەکانی نالی وە کتێبەکەمان بە کتێبێکی گرنگ و شایستە زانیوە هەم بۆ خوێنەران و ئەو کەسانی کە خولیای خوێندنەوەی ئەدەبیاتی کلاسیکیانەوە هەم ئێمە بە سەرچاوێکی گرنگی دەزانین بۆ خوێندکارانی بەشی کوردی لە زانکۆ پەیمانگاکان بێگومان هەڵبژاردننی کەسایەتیەکان لەوانەیە قورسایی زۆری هەبێ کاغەتە لەوانەیە مشتومڕ و گفتوگۆی زۆری لەسەر بکرێت بەڵام پێم خۆشە بزانم ئەو ناوانەی کە پێش دابشکردنی خەڵاتەکە وەکو بەشێک لەم کەسایەتیانی کە لە ڕشاشەکەەوە پیشان ئەدرێت لە ساڵانی ئایندەیە چانسی ئەوانە بێت کە دووبارە ناوێن لە نێو ئەو لیستە بێت و ببنەوە خاوەنی خەڵاتی کارە وەڵاهی خۆی وا خۆشترە ئێمە زۆرترین دەرفەت بڕەخسیێن ڕاستە هەم لە بوارەکانیش ئەگۆڕێت هەم پاڵەوراوەکانیش ئەگۆڕێ یعنی ئەگەر ئێمە بەڕاستی بە هەر بە یەکسانیش بیرکەینەوە باشترە و دەرفەتە بۆ زۆرترین کەس وەک لەوەی ناوێک دووبارە بەشێک لەو ناوە جوانانی کە قەڵەمی زۆر تایبەتن وە کۆی بینین لە نێو ئەدەبیاتی کوردیا هەمویان زۆر دەم بەخەندەوە خەڵاتەکە وەرگن دیارە خەڵاتەکە زۆر گرنگە بۆ مێژووی کارکردن و بۆ قەڵەمی ئەوان لە نێو ئەدەبیاتی کوردیا بە دڵنیاییەوە خۆی دیاردەی بەخشینی خەڵات هەر دیاردەیەکی شارستانیە بە دڵنیایەوە هەموو کەسێک پێخۆشە کە لە مەراسیمێکە وا بڵین خەڵاتەکەی پێ بەخشرێەوە ئەوە هەستەکە ڕێز لە ماندووبوونی گیراوە ئەوە بەلای ئەوە گرنگە جگەلەوەی کە بەرهەمەکەشی بۆ چاپ کراوە کەواتە پێم خۆشە باسێک لە ساڵانی پێشووتریش بکەم کە بەشێک لە نووسەرە هەرە دیارەکان کە بەڕێز محەممەد عەبدولحەلیم عەبدوڵڵایەوە هەروەها بەڕێز فاتح عەزەدین وهروەها بەڕێز ئەحمەد محەممەد ئیسماعیل ئەگەر بە زنجیرە باسی کەم خەڵاتی یەکەم لە بواری شەعردا بۆ بەڕێز مامۆستا فاتح عەزەدین بووە ئەو دیوانیە دیوانی زەمەنی بزر بوو ئەو دیوانەمان بۆ چاپ کرد ئەوە ساڵی یەکەم بۆ ساڵی 2019 بەڵێ دوایەوە خەڵاتی دووهەم ساڵی دووهەم لە بواری چیرۆکدا بووە مامۆستا ئەحمەد محەممەد ئیسماعیل پاڵێوراوی خەڵاتەکە بووە ئەوە کتێبە چاپکراوەکەوێتی بە ناونیشانی خەونە بێ سەروبەرەکان و ساڵی سێهەم خەڵاتەکەمان لە بواری وەرجێڕاندا بووە ئەو کتێبەی مامۆستا عەبدولکەریم شێخانی کە لە وەرجێڕانی مامۆستا عەبدولکەریم شێخانیە لە زمانی عەرەبیەوە وەریجێڕاوە ئەو کتێبەمان چاپ کردووە ئەم ساڵ کە ساڵی چوارەمە کتێبەکەی مامۆستا حەکیمە و لە بواری لێکۆڵینەوەدا ئەگەر هەندێک زانیاریتان بۆ باسکەم لەسەر کتێبەکە کتێبی نالی لە ڕوانگەیەکی ترەوە ئەوە لێکۆڵینەوەی مامۆستا حەکیمە لە 164 لاپەڕە پێک هاتووە گرنگی ئەم کتێبە با بڵین لە ژماری زۆری لاپەڕ و کەمی لاپڕانێت گرنگەکەی لە لێکۆڵینەوەکەدایە بەڕاستی کەەوە خوێندنەوەیکی جیاوازە و ئاماژەم بۆ کرد ئەم کتێبە دکتۆر هێمن عومەر خۆشنا و پێشەکی بۆ نووسیوە و مامۆستا ڕێبوار حەمەد تۆفیق پێداچوونەوە و پەراوێزەکانی بۆ ئامادە کردووە کاری بەرێک ئەو پۆرترێتی کە لەسەر بەرگە پۆرترێتی نالیە کاری هونەرمەند قەرەنی جەمیلە کاک هەرێم عوسمان دیزاینی بەرگ و ناوەڕۆکی کتێبەکەی کردووە هەوڵمان داوە بە شێوازێکی جوان و بە شێوازێکی هونەری جوان کتێبەکە ئامادە بکەین و تیراژی کتێبەکە 500 دانێ و نرخیشمان لەسەر نووسیەوە بۆ فرۆشتنە ویستم پرسیاری ئەو بکەم بەڵام لەو کاتیا پرسیارەکەم کە ڕۆژ و کاتی بە بڵین تاوای مەراسیمەکە بێت بەس ئەمە پرسیارێک لە تۆ لە کاکامەران سوبحانش بکەم ئەگەر لە زاری ئەویشەوە وەڵامم بیتەوە چۆ ساڵانەت تەوەرەکان هەڵەبژێرن ساڵەکان ئەوەی بەلای ئێمە گرنگ بووە سەرەتا بوارەکان یعنی دووبارە نەبێتەوە جارێک هەوڵ بڵین هەموو بارەکان بەسەرکەینەوە هەموو بارەکان بەلای ئێمە گرنگە چیرۆک گرنگە شعر گرنگە وەرگێڕان گرنگە لێکۆڵینەوە گرنگە ئەگەر ساڵانی داهاتوو عمر باقی بۆ بەردەوام بین شانۆ گرنگە سینەما گرنگە
وەرزش گرنگە هەمویان هەر بوارە و گرنگی خۆی هەیە هەموو کتێبێک لەو بوارانەدا بۆ کتێبخانی کوردی پێویستە بەڕاستی و ئەتوانین بڵێن هەمویان بەشی خۆی خوێنەریان هەیە لەبەرەوە بەلای ئێمەوە هیچ بوارێک جیاوازینە هەمویان وەکو یەک گرنگن چەندێک بتوانین هەوڵەدین لە هەموو بوارەکانە کار بکەین کاتە خەڵاتی کارۆ ساڵانە ئەبەخشێتە هەر نووسەرێک لە هەر بوارێکا بێ لەوانەیە دەرفەت بێ بۆ کەسایەتێکە هیچ کا چاوەڕانی ئەوەش نەبوو بێت کە بێتە خاوەنی خەڵات ئەم خەڵاتە بۆ ئێوە وەکو ناوەندەکە و وەکو هونەرمەندانیش کە ئاورێک ئەدرێتەوە لەوەی کە مەراسیمێکی گەورە ساز ئەکرێت وە کۆمەڵێک لە کەسایەتی ئەدەبی و هوەری بەتەمەن لە نێو ئەدەبیات و لە نێو هوەری کوردیا لە نێو مەراسیمێکا بەشدارە بن ئەمە تا چەند گرنگە بۆ وەکو پاڵپشتیە و بۆ بەشێک لە کەڵە نووسەران و هونەرمەندان کارێکی گرنگە بەڕاستی چکە وەک بە ئاماژەم بۆ کردی ئەمە هەوڵمانداوە ئەو نووسەرانە بەسەر بکەینەوە کە تا ڕادەیەک فەرامۆشن یا تا ڕادێک لە پراوێزان ئێمە کاتێک دین مەراسیمی بۆ ئەکەین کۆمەڵێکی زۆر لە نووسەران و هونەرمەندان و میدیاکاران بانگەکەین لە هۆڵێکە یاخود لە باخچەیەکە مەراسیمەکەمان سازەکەین ئەمە هەر خۆی ینی تعارف و بەرێکەوتنی نووسەران و یەکتر بینینە ئەمە مای دڵخۆشیە دوایەوە کتێبەکە بڵاو بێتەوە ئەمە بە هەمان شێوە مای دڵخۆشیە ئەم نووسەرانە هەمویان پیرۆزبایی لە کاندیدەکە ئەکەن وێنەی لەگەڵەگرێن و هەوڵەدەن دوای قسە لەسەر کتێبەکەی بکەن ئەمانە هەمووی بەسەرکردنەوەی بەڕای ئێمە ئەمانە هەمووی ئەبێتە مای دڵخۆشی بۆ ئەو کاندیدە کاگەتا لە مەراسیمێکی لەم شێوەیە گفتوگۆی کراوە لە نێوان نووسەر و ئامادەبووانە ئەبێت یاخود تەنها نمایشکردنی کتێبەکە و کۆمەڵێک لەو چالاکیانە ئەو کاتیدانی بۆ مەراسیمەکە کاتێکی کەمە بەڕاستی ڕەنگە ئەوە شێو کاتەکە دەرفەتی ئەوە نەبێ گفتوگۆ لەسەر کتێبەکە بکرێ ڕەنگە ناسانێکی کورد بۆ کتێبەکە بکرێ بەڵام وەکو گفتوگۆیەک ئەوە ڕەنگە دوایی بە باشتر بزانرێت لە شوێنێکی کە قسە لەسەر بکرێ بەڵام مەراسیمەکە کاتێکی تایبەتە ئەو خەڵکی کە هاتوو ئامادە بۆ ئەبێ ئێمە چۆنە لە حسابی کاتی ئامادەوانەکەین ئەوەی کە هەیە لە پرۆگرامەکە تەنها پێشکەشکردنی خەڵاتەکەی کە بیرم نەچێ ئەمێ ئاماژە بۆ بکەم کە خەڵاتی ئەم ساڵ لەلایەن هونەرمەند زایر سەدیقەوە ئامادەکراوە بە سوپاسەوە کە خۆبەخشانە خەڵاتی کاروی ئامادەکردوە سوپاسیەکەین و جگە لە بەخشینی خەڵاتەکە بڵاوبوونەوەی کتێبەکەیە یعنی ئەوەی کە مەراسیمەکەی ئەمە ئەوەیە ئەگەر بڕگەیەکی مۆزیکیشمان هەبێ هەر بۆ دڵخۆشکردنی میوانەکان و بۆ دڵخۆشکردنی کاندیدەکەمان ئەوەش هەر کارێکی باشە کارەتا توانیت بە میوانەکانمان بڵیت کە لەکوێیە و کاتژمێر چەنە و کێنە و کەسانەش کاتوانن بەشدار بن بەڵێ بەڵێ ڕۆژی شەممە هەفتەی مانگەکە کاتژمێر 4:30 و لە باخچەی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت ڕێکخراوی CDO کاتژمێر 4:30 مەراسیمەکەمان سازەکەین و ئێمە لە ڕێی سۆشیال میدیا و لە ڕێی پێیجەکانی خۆمانەوە ڕامانگەیانەوە کە هاتن بۆ هەمووانە خۆشحاڵە بین بە ئامادەبوونی نووسەران و خوێنەران و میدیاکاران زۆر بەخێر بیت ئەگەر پرۆژەیەک بابەتێک تر هەبێت لە ڕێی کورسات مەگەزین و ئاشکرایەکی بێمان خۆشە بێت زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ماندووبوون و بەسەرکردنەوەی ئێوە هیوادارین کامێری کورساتیش دوێ ئامادە بێ ڕووماڵی مەراسیمەکەمان بکە وەکو پرۆژی خۆشمان بە هیوان بتوانین ساڵانی داهاتوش خەڵاتی کارۆ بەردەوام بین و درێژەی پێ بدەین بە هیوای بەردەوامی بۆ ئێوە بە هیوای کاری باش و کاری جوانتر سوپاس بۆ بەڕێز عەجار محموود سەرپەرشتیاری خەڵاتی کارۆ کام ئێوەرەیە لە کورسات مەگەزین ئامادە بوویت دووبارە بەخێر بێت. سپاس بۆ ئێوە.